کۆمەڵای خۆی گەورەتان لەبێ فێرخوازانی خۆشەویست لەوانەیەکی تری کیمیایی پۆلیدا هاتینە وڵاتان ئەمڕۆ باس لە خشتۆکی پی دەکەین. ئەمە گوتمان لە خشتەی خولی پێک دێت لە چوار خشتۆک S و D و P و F. ئێسمان باس کرد گوتمان کۆمەڵی یەکەم و دووەم خشتۆکی ئێسە، دیمان باس کرد گوتمان کۆمەڵی سێ هەتا دوازدەشی لەگەڵ بە خشتۆکی دیە. ئەمڕۆ دەین باس لە خشتۆکی پی دەکەین، پی بلۆک کە لە کۆمەڵی سێزدە هەتا وەکو هەژدە سەر بە خشتۆکی پیە. لێرەدا ئەوەی گرنگە بیزانی هەر کاتێکی تەبعەن توخمەکانی خشتۆکی پی لە کۆمەڵی سێزدە هەتا وەکو هەژدە هەر هەمووی دەگرێتەوە جگە لە چیە؟ جگە لە هیلیۆم. جگە لە هیلیۆم. اینجا لە پرسیاردا هەر کاتێک گوتی کۆمەڵی سێزدە، چواردە، پازدە، شازدە، هەڤدە، هەژدە، ئەوە بزانە کە لەو پرسیارەدا مەبەستی پێ لە خشتۆکی پیە. لێرەدا تەبعەن جەماعەت ئێس خشتۆکی ئێس پڕ دەبێ لە دوای وی پی دێت. ئەو جە پیەکە دەگونجێ ڕقم یەک بێ، دوو بێ، سێ بێ، چوار بێت، پێنج بێ، هەتا وەکو شەشی. واتە بدایەتی خشتۆکی ئێس پڕ دەبێ، اینجا خشتۆکی پی بە پێی توخمەکەی و ڕێزبوونی ئەلیکترۆنیەکەی ژمارەکەی وەردەگرێت لە یەک هەتا وەکو شەشی. خشتۆکی پی لە هەمویان ئاسانترە، دیاریکردنی لە هەمووی ئاسانترە لەبەر ئەوەی بۆ هەمیشە بە پی کۆتایی پێدێ. تو بۆی دێناسیەوە هەمیشە بە پی کۆتایی پێدێت. ئێستاگە سیرکەی ئەگەر خشتەی خولیەکەت لەلا بێ لە کۆمەڵی سێزدەوە هەتا وەکو کۆمەڵی هەژدە ئەوە بە هەر هەمووی دەگوترێت خشتۆکی پی. ئەوجا خشتۆکی پی یەک کێشەی هەیە، یعنی کێشە نییە بەڵام تۆزە ئاڵۆسرە لە خشتۆکانی کە بۆ لەبەرەوەی مێتەڵی تێدایە، کانزای تێدایە، نیمچە کانزای تێدایە، سیمی مێتەڵەکان و هەروەها ناکانزاشی تێدایە کەوا بێ یعنی بۆ من ئێستا خشتۆکی ئێس بەس لە کانزای پێک دێ، بەس پی وانە لە کانزای پێک دێ، لە نیمچە کانزای پێک دێ و لە ناکانزاش پێک دێت. بۆ دیاریکردنی کۆمەڵە جەماعەت چۆن کۆمەڵی دیاری دەکەی ئەگەر ڕێزبوونی ئەلیکترۆنیت هەبوو لە خشتۆکی پیدا جەماعەت ئەمە گوتمان لە خشتۆکی ئێسدا توانی سەر ئێسەکەی کۆمەڵایە، لە خشتۆکی دیدا توانی دی و ئێسەکەی کۆ دەکەینەوە. وایە تەواو تا ئێرە هیچ کێشەمان نەبووە، بەس ئاگادار بە یەک دوو حاڵەتی شاز هەیە لە خشتۆکی دی دواتر لە کورتە ڤیدیۆیەکیدا هەر چوار خشتۆکەکەی پێکەوە باز دەکەم بۆی چۆن ئەگە پرسیار هاتەوە دیاری دەکەیت. ئێستا هەر خشتۆکە و بەجیا باسم کردووە، لە دواتریش ڤیدیۆکتان بۆ دادەنێم کە هەموو خشتۆکەکەی تێدا بێ و چۆن جیاوازیان دەکەیەوە و لێکیان جیا دەکەیتەوە. گوتمان خشتۆکی ئێس توانی ئێسەکەی، خشتۆکی دی توانی دی و ئێسەکەی. ئەدی خشتۆکی پی جەماعەت لە خشتۆکی پیدا توانی پی و ئێسەکەی کۆ دەکەیەوە، بەڵام لە خشتۆکی دیدا توانی دی و ئێسەکەی کۆ دەکەیەوە. لێرەدا توانی پی و ئێسەکەی کۆ دەکەیەوە، اینجا چ دەکەی؟ کۆی دەی دەکەی. اینجا کۆ دەی دەکەی. بۆ نمونە سەیری ئەو ڕێزبوونی ئەلیکترۆنیکە یەک ئێست و دوو ئێست و دوو پیشەش، ئەوە بە چ کۆتایی پێهاتووە؟ دوو پی چوار بە پی کۆتایی هاتووە. وایە کەوا بێ ئەوە خشتۆکی پیە، کەوا بێ دەڵم مامۆستا توانی ئێس و پیەکەی کۆ دەکەمەوە، دەکاتە چەند؟ دەکاتە شەش. اینجا کۆ دەی دەکەم کەوا بێ ئەو توخمە لە کۆمەڵی چەندە؟ لە کۆمەڵی شازدە. لێرە هەر چەندە لە دواشی نەبێ هەر توانی دی و ئێسەکەی کۆ دەکەیەوە. دەڵێ چی؟ دەڵێ دوو کۆ پێنج حەوت، کۆدا حەڤدە، کەوا بێ ئەو توخمە لە کۆمەڵی چەندە؟ لە کۆمەڵی حەڤدەیە. باشە؟ و ئەگەر ڕێزبوونی ئەلیکترۆنی نەدابوو، خول و خشتۆ کۆمەڵیدا بوو چۆن ڕێزبوونی ئەلیکترۆنی دیاری دەکەی، ئەو کاتی بۆ نمونە بۆ خۆی خول و کۆمەڵەکەی دابوو ناقص دەی دەکەی، عەکسی ئەوەیە ئەگەر بۆ خۆی خول و کۆمەڵەکەی دابوو، بەس ئەگەر ڕێزبوونی ئەلیکترۆنی دابوو موجب دەی دەکەی. باش. ئێستا بابین لێرەدا ئەوە تا پێشتیش باسم کرد ڕەوشتی توخمەکانی خشتۆکی پی. تەبعەن توخمەکانی خشتۆکی پی لێناو خۆیاندا زۆر جیاوازن، چونکە پێک دێن باسم کرد پێک دێ لە کانزا و ناکانزا و نیمچە کانزا. اینجا لێرەدا ئەوەی کە گرنگە بیزانی توخمەکانی خشتۆکی پی سەختتر و چڕترن لە توخمەکانی خشتۆکی ئێس.
بەڵام تەڕووبرتر و کەمترترن لە توخمەکانی خشتۆکی دی. کابێ توخمەکانی خشتۆکی پی سەختتر و تڕترن لە توخمەکانی خشتۆکی ئێس و تەڕووبرتر و کەمترترن لە توخمەکانی خشتۆکی دی. اینجا ئێستا دەین باس لە کۆمەڵی حەفدە دەکەین. بۆ نمونە سەیر کە بابە ئێرە خشتۆکی پی نییە، یەکێک لە خشتۆکی پی یەکێک لەو کۆمەڵانە کۆمەڵی حەفدەیە کە ئێستا دەین باسی دەکەین. کۆمەڵی حەفدە ئاگادار بە ئەوەی کە زۆر گرنگە بیزانی چی پێ دەگوترێ کۆمەڵی حەفدە پێیان دەگوترێ هاڵۆجینەکان، پێیان دەگوترێ هاڵۆجینەکان کە پێک دێن بە تایبەتی ئەوەی کە زۆر ئیشمان پێ دەبێ فلۆر، کلۆر، بڕۆم، یۆد. ئەو چوارانە زۆر ئیش پێ دەبێت و لە بەندی حەوت ئیشت پێ دەبێ لە ئێستاوە لەبەریکە توخمەکانی کۆمەڵی حەفدە بارگەیان ناقسیەکە. باشە؟ واتە یەک ئەلکترۆن وەردەگرن بۆی کۆتا ژێر ئاستیان پڕ ببێت، کۆتا بەرگیان پڕ ببێت. کەوا بێت توخمەکانی کۆمەڵی حەفدە سەر بە خشتۆکی پین پێیان دەگوترێ هاڵۆجینەکان و بارگەیان سالب یەکە. ئەویش دەبێت تەبعەن لەبەرت بێت فلۆر، ئەو ڕقەمانە نا، بەڵام توخمەکان فلۆر، کلۆر، بڕۆم، یۆد ئەو چوارانە زۆر ئیش پێ دەبێت. ئەو چوارانە بە بەردەوامی بەکاردێن. ڕەوشتەکانیان تەبعەن ئاگادار بە هاڵۆجینەکان زۆر گرنگن. بەدەگمەن هەیە ئەسیلا پرسیاری لەسەر هاڵۆجینەکەی لێ تێدا نەهات بێتەوە. بابەتەکە زۆر گرنگە. یەکەمیان سیفەتەکانیان، یەکەمیان چالاکترین توخمن کە گوتی کام لەمانە لە هەمویان چالاکترە توخمی کۆمەڵی چوار دەبژێری توخمەکانی کۆمەڵی حەفدە. بۆ لەبەرەوەی حەوت ئەلکترۆن لە بەرگی دەرەوەیاندا هەیە جەماعەت. ئەگەر تەماشاکەی بۆ نمونە فلۆر نۆیە، ئەوە 2 3 4 5 6 7 8 9 کەواتە ئەها یەک ئەلکترۆنی دەوێت بۆ ئەوەی بەرگی دەرەوەی پڕ ببێت. بۆیە زۆر چالاکن لەگەڵ توخمیتی تر کارلێک دەکەن. واروەها زۆر بەتوندی لەگەڵ کارزاکان کارلێک دەکەن. چ بەرهەم دێنن جەماعەت؟ خوێیەکان پێک دێنن. اینجا فلۆر و کلۆر دۆخەکانیان دەبێ بزانی. فلۆر و کلۆر گازن لە پلەی گەرمی ئاسایی تەبعەن. بڕۆم شلە، بڕۆم تاکە ناکانزایە لە بەندی یەکەمیشمان خوێن، تاکە ناکانزایە کە لە دۆخی شلیدایە، و یۆد ڕقە، و ئەستاتین توخمێکی دەستکردی ڕقە. خاڵێکی تر جەماعەت ئەوە ناکانزان تەبعەن کۆمەڵی حەفدە، بەس هەندێک ناکانزایتیشمان هەیە. باشترە ئەگەر بیزانی باشترە بۆ خۆت. کاربۆنمان هەیە ناکانزایە، فۆسفۆرمان هەیە ناکانزایە، گۆگرتمان هەیە ناکانزایە، سیلینیۆممان هەیە ناکانزایە، ئۆکسجینمان هەیە ناکانزایە، نایترۆجینیشمان هەیە، ئەوانەش هەر ناکانزان. جەماعەت ئەتوو ئێستا بۆ نمونە ناکانزای لەبەرکەی و نیمچە کانزای لەبەرکەی ئەوەی کەمایەوە هەر هەمووی کانزایە. کەواتە یعنی ناکانزا و نیمچە کانزای لەبەرکە ئەوەی بمێنێتەوە هەر هەمووی کانزایە و گرنگە بیزانی توخم چ توخمێک کانزایە و چ توخمێک ناکانزایە. اینجا جەماعەت نیمچە کانزاکان دین کەوا بێها کۆمەڵی حەفدە ناکانزا بوو. ئەگەر دووبارە پێت نیشان بدەمەوە ئەوە ناکانزا بوو. اینجا دێتە ئێرە ئەوانە نیمچە کانزاکانن. ئێستا دەین باسییان دەکەین. نیمچە کانزاکانن. نیمچە کانزاکان ئەوەی کە گرنگە بیزانی دەکەوێتە نێوان کانزا و ناکانزا. ئەوە لە بەندی یەکەمیش خوێندووتە. لە ڕووی کارەباوە نیمچە گەیەنی کارەبان واروەها ئەو توخمانە پێکدێنی. یەکەمیان گرنگە نیمچە کانزاکان بزانە بابە. بۆڕۆن بەس هێمایەکەی بیە، سلیکۆن ئێس ئایە، جەرمانیۆم، زەڕنیخ، ئەنتیمۆن، تیلیریۆم. ئەو شەش توخمانە ئەگەر لێ بابە ئەو شەش توخمانە بە جوانی بزانە ئەوانە نیمچە کانزان. ناکانزایەکانیش کۆمەڵی حەفدە و ئەوانن و کە بۆم باسکردی لەگەڵ کۆمەڵی هەژدە. ئەوەی ترمایەوە هەر هەمووی کانزایە. باشە؟ کەوابێ بە ئاسانی ئەتوو لەبەری دەکەی. ئەوەش نیمچە کانزا. ئێستا دەین جەماعەت پرسیاری لەسەر حەل دەکەین. چۆن کاتێک ڕیزبوونی ئەلکترۆنیدا دیاری دەکەم خول و خشتۆک و کۆمەڵی چیە؟ دەڵێت
بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەی کۆمەڵە و خوڵ و خشتۆکی توخمێک دیاری بکە کە ڕیزبوونی ئەلیکترۆنیەکەی بەم جۆرەیە ئەو ڕیزبوونی ئەلیکترۆنی داوە جەماعەت بابزانین زۆربەی زۆری هەندێک حاڵەتی شاز نەبێت زۆربەی کات دەچی تەماشای دەکەی بزانی نەقص لە شوێ هەیە کە دەڵم نەقص لە شوێ هەیە یعنی چی یعنی بۆ نمونە دی دەبێ بەڵام لەوێدا دەنیە بۆ نمونە پی دەبێ 6 بێ یان لەوێدا 6 نییە باشە بەس لێرە خستۆکی پی ئاسانە وادەم بە پی کۆتایی هاتووە کەوا بێ خشتۆکی پیە وادەم بە پی کۆتایی هاتووە کەوا بێ خشتۆکی پیە خشتۆکی پی گرنگترینشت ئەوەیە خشتۆکەکەی دیاری بکەیت چونکە با پێت بڵم ئەگە خشتۆکی پی بێ ئەتو دی دیاریکەی نابێ غەڵەتە ها بۆ نمونە ئەگەر گوتبات خشتۆکی دێبێت دیە دەبوتوانی دی و ئێست کۆکت بایەوە بەس چکە خشتۆکی پیە توانی چ کۆ دەکەیەوە پی و ئێسەکەی 2 بە 3 کۆی دەی دەکەم لە بەرەوەی ڕێزبوونی ئەلیکترۆنی داوە دەکاتە چەند جەماعەت 2 کۆ 3 5 کۆی دا ئەو دێ عیلاقەی بەو دیەوە نییە ها بڵێ وڵا ئەوە ئەگەر دی لێنە بە کۆی دەی ناکەم نە عیلاقەی بەوەی نییە یاسایە 2 کۆ 3 5 کۆی دا کەوا بێ کۆمەڵەی 15 ئەدی خولی چەندە جەماعەت وتم لە خولیدا گەورەترین ڕقم تەماشاکە دائیمەن ئەوە ڕاست دەرسی گەورەترین ڕقم 4 نەڵێ 2 4 2 4 دەرسم نە 4 تەواو خولی 4 کابێ تخمەکە لە خشتۆکی پیە لە کۆمەڵەی 15 لە خولی 4 طبعا ئەگەر بڵێ چ توخمێکە ئەگە بڵێ چ توخمێکە دەبێ خشتەی خولیت بداتێ ئەگەر بۆ نمونە ناوی توخمەکەت لێ داواکات ئەگەر ناسیفەتەکەی داواکە هەندێک شتێ دەوێ بیزانی ئێستا ئارگۆن هەژدەیە جەماعەت هەژدە کۆد و 20 کۆدا سی کۆ سێ 33 کەوا بێ ئەو توخمە گەید لە ژمارەکەی 33ە ئەگەر تەماشا خشتەی خولیکەی لە خشتۆکی پی چمان هەیە 33 زەڕنیخمان هەیە ئەی ئێس زەڕنیخمان هەیە کە گەید لە ژمارەکەی چەندە 33ە زەڕنیخ توخمێکی چ بوو جەماعەت گوتمان توخمێکی نیمچە کانزایە باشە توخمێکی نیمچە کانزایە یا لێرەدا دەڵێ بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەی خول و خشتۆک و کۆمەڵەی ئەو توخمە بۆ دیاری بکە کە ڕێزبوونی ئەلیکترۆنەکەی بەو جۆرەیە جەماعەت هەر کاتێکی بە پی کۆتایی هات پێویست ناکەم فکری لێکەمەوە وادەم بە پی کۆتایی هاتووە کەوا بێ و خشتۆکی پیە خشتۆکی پی وتم بەڕای من یەکەم جار خشتۆکەی دیاری بکەیت خشتۆک ئەساسی هەموو شتێکیە کۆمەڵەکە بەبێ خشتۆکەکەیە کەوا بێ خشتۆکی پیە کۆمەڵی چەندە جەماعەت مامۆستا ئەتو پێت گوتوم ئەگەر خشتۆکی ئێز بێ بەس توانی ئێسەکەی ئەگەر خشتۆکی دی بێ توانی دی و ئێسەکەی کۆ دەکەیەوە بەس ئەگەر خشتۆکی پی بێ توانی پی و ئێسەکەی کۆی دەی دەکەیت توانی پی و ئێسەکەی چەندە 5 کۆ 2 حەوت وایە کۆی دا 17 کەوا بێ کۆمەڵی چەندە جەماعەت کۆمەڵەی 17ەیە ئەدی خول گوتت مامۆستا خول تەماشا دەکەم گەورەترین ڕقم چەندە کەوا بێ خولی 3 جەماعەت هەر کاتێکی کۆمەڵەی 17 دەرچوو یەکسەر ئەگەر گوتی چالاکی شتەکەی دیاری بکە کۆمەڵەی 17 خوێنمان ئێستا کۆمەڵەی 17 چەنە جەماعەت هاڵۆجینەکان هاڵۆجینەکان چن گوتم چالاکن زۆر چالاکن چالاکیان زۆرە و چنە ناکانزان ئەگەر ویستت ستوخمێکە و خشتەی خولی دای نیۆن دەیە کۆ 2 12 کۆ 5 17 کا بگەر لە ژمارەی کامیان 17 دەچی تەماشا دەکەی هەڵە نەبم کلۆر 17 لە ژمارەکەی طبعا ئەگە بڵێ ناوی توخمەکەم بۆ دیاری بکە دەبێت خشتەی خولی بداتێ ئەگەرنا مەطلوب نییە لەسەر تەڵەبەی گرد لە ژمارەی لەبەرکە باشە بەس ناوی توخمەکە و هێماکەی باش ئەمە تا ئێستا چمان کرد ڕیزبوونی ئەلیکترۆنی دابوو داوای چی دەکرد جەماعەت داوای خول و خشتۆک و کۆمەڵی دەکرد ئەی باشە ئەو جارێ ئەگەر عەکسی کەینەوە ئەگەر خول و خشتۆک و کۆمەڵەت داتێ داوای ڕیزبوونی ئەلیکترۆنی بکە ئەو کاتی چ دەکەی
ئەو کاتیش ئاسانە جەماعەت لە مەلزەمەکەی خۆم هەموو شتەکانم بە تێبینی نووسیوە جەماعەت ئەگەر ویستان مەلزەمەکە بەردەستە دەتوانن بیکڕن لەبەرەوەی سوودێکی زۆری لێ دەبینن هەموو شتەکانم بە تێبینی ڕوون کردوتەوە بابەت بە بابەت بەبێ ئەوەی هیچ شتێکی لێ تێپەڕێ دەڵێ بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەی ڕیزبوونی ئەلکترۆنی دەرەکی ئەلکترۆنی دەرەکی واتە بەس ئەلکترۆنی دەرەکی دەوێت توخمێکی کۆمەڵەی حەفدە کۆمەڵەی حەفدە خولی سێ بنووسە جەماعەت ئەمن پێم گوتم بەهۆی کۆمەڵەکەیەوە خشتۆکەکەی دیاری دەکەی وایە ئێستا کۆمەڵی حەفدە خشتۆکێکە مامۆستا پێت گوتم 13 هەتا 18 ئەوە پیە کەوابێ هەر کاتێکی خشتۆکی پی بوو بۆ خۆی کۆمەڵی دابوو یەکسەر چ دروست دەکەم ئێس و پیەکی دروست دەکەم ئەدیەگەر دی بە دی و ئێسێکە دروست دەکرد ئێس و پیەکەم دروست کرد لەبەرەوەی خشتۆکی پیە باش دەڵێ کۆمەڵی حەفدە گوتم چ دەکەی کۆمەڵەکەی ناقص دە دەکەی حەفدە ناقص دە یەکسانە بە حەوت وایە گوتم هەر کاتێکی بۆ خۆی کۆمەڵی دابوو ناقص دەی دەکەیت بەس ئەگەر ڕیزبوونی ئەلکترۆنەکەی دابە زاید دەت دەکرد کەوابێ کۆمەڵی حەوتە ئەو توخمە کەواتە چ دەکەین دێین چ دەکەین کۆمەڵی حەفدە لێرە دووی دادنێ لێرە دوم لێرە دانا باشە هەرچی مایەوە لەو حەوتەی دوود لێرە داناوە حەوت دووی لێ دەرکەی پێنج کەوابێ پێنجی لەسەر پیەکەی دادنەی ئەوە کۆمەڵەکەت نەجاتدا خولەکەش خولی سێ لە پێش هەرسێکیان دەنووسی سێ بەس ئاگادار بە ئەگەر خشتۆکی دی بە گوتمان خولی پێش دیەکەت ناقسیەک دەکەت بەس لەپی ئێستا تەماشاکە دەڵێ کۆمەڵی حەفدە زای ناقسن دەی دەکەی بۆ ئەوەی ئەو حەوتە دەردەچی چکات و پێشتر زاید دەت کردووە ئەو حەوت دەرچوو باشە بۆ کۆمەڵی دوی لەسەر ئێسی دادنەی ئەوەی مایەوە دەخێ سەر پیەکەی ئەوە یەک دووەمیان بۆ خولیش یا ڕاستەخۆ گوتی خولی چەند لە پێش خۆی دادنەی کەوابێ سێ ئێست و سێ پی پێنج ئەوە ڕیزبوونی ئەلکترۆنی دەرەکیە دەرەکی ئەگە ئەلکترۆنی گشتی ویست با جەماعەت چت دەکرد دەهاتی یەک ئێست و دوو ئێست و هەتا دەگەیشتیا سێ پی پێنجی باشە یەک ئێست و دوو ئێست و دوو پی شەش سێ ئێست و سێ پی پێنج تەواو هەتا گەیشتیە ئێرە ئێستا ئەوە ڕیزبوونی ئەلکترۆنی تەواوە ڕیزبوونی ئەلکترۆنی تەواو ئەدیەگەر هێماکاری گازی خانەدانی ویست بە دەهاتم کۆم دەکردەوە دوو کۆ دوو چوار کۆ شەش دە کۆ دوو دوازدە کۆ پێنج حەفدە حەفدە چ گازێکی بۆ دەبێت لە خۆی گچکەتر نیۆنە نیۆن لە خۆی گچکەترە نیۆن دەیە نیۆن دەیە هەتا دەیمەی نووسە دوو چواردە ئەوەی کەمایەوە دەینووسم سێ ئێست و سێ پی پێنج تەبعەن ئەو داواکاریە ئەو داواکاریەی نییە بەس داوای ئەلکترۆنی دەرەکی دەکات بەس ئەمن بەس بۆی بۆ نووسی بۆی بزانی ئەگەر داوای کرد چۆن ئەوەی دەکەیت ئینجا دەڵێ سروشتی توخمەکە بنووسە توخمەکە تازش نمونێکمان حەل کرد حەفدە گوتمان کلۆرە هاڵۆجینە و ناکانزایە و وەکو چاڵاکیش چاڵاکێکی بەرزی هەیە ئێستا بۆ نمونە ئەگە سیرکەی لێرەدا دەڵێ بۆ هەر یەک لەم شێوگانەی خوارەوە خشتۆک و خول و کۆمەڵی خوارەوە خشتۆک و خول و کۆمەڵە جۆری مادەکەی جۆری توخمەکەی کانزایە ناکانزایە نیمچە کانزایە دیاری بکە دەمان ئەوە خشتۆکی پیە بۆ خۆت دیاری بکە و واجبە باشە ئەوە واجبە باش ئەوەیان ئایدی خۆت بەس تەماشا یەک نمونەیەکەت بۆ حەلکەم ئەگەر خول و خشتۆک و کۆمەڵەی بۆ خۆی بدات بە نمونەیەکی حەلکەین لە ئێستا بۆ نمونە ئەوە نمونەیەکەیە دەڵێ بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەی ڕیزبوونی ئەلکترۆنی دەرەکی بەس دەرەکی دەوێت جەماعەت
بۆ توخمی کۆمەڵەی حەفدا خولی سێ بنووسە. گوتم بەهۆی کۆمەڵەکەیەوە دەزانێت چ خشتۆکێکە خشتۆکی پیە کەوا بێ ئێس و پی دروست دەکەم. باشە؟ ئێستا گوتم کۆمەڵەکەی ناقصدە دەکەی. کۆمەڵەکەی چەندە؟ ئەگە بویستت ژمارەی کۆمەڵەکەی دەربێ دەڵی 15 ناقصی دە دەکاتە چەند؟ دەکاتە 5. گوتم ئەو پێنجەی کە بۆ دەرچووە دوی لەسەر ئێسەکەی دادەنی ئەوەی کەمایەوە دەیخێ سەر پێەکەی چەند ماوەتەوە سێ ئەوە سێیەکەم دانا ئەوە کۆمەڵەکەم دیاری کرد دەڵێ خولی سێ واتە لە پێش هەردووکیان دەنووسی سێ ئەوە ڕێزبوونی ئەلکترۆنی دەرەکیە. باشە؟ یا بۆ نمونە هەر ئەوەش ئەوە کۆمەڵی 12 و خشتۆکی دیە. ئێستا ئەوە چۆنیەتی دیاریکردنی خول و خشتۆک و کۆمەڵەیە. ئەگەر بین جەماعەت تەماشاکەی ڕاهێنانی کارپێکەریەکەی سیر بکەیت بەس پێش ڕاهێنانی کارپێکەری باسی توخمەکانی خشتۆکی ئێف با بکەین. طبعاً ئەمە لە پێشتیش باسمان کرد توخمەکانی خشتۆکی ئێف لانثاناید و ئەکتینایدەکان دەگریتەوە. لانثاناید و ئەکتینایدەکان کە گوتمان 14 ژمارەی توخمەکانی لە سیریۆمەوە دەست پێ دەکات و لە لۆتیتیۆم کۆتایی پێدێت. ئەلیکترۆنەکانی توخمەکان دەکەونە ژێر ئاستی ئێفەوە بە زۆری چنە بە زۆری کانزای بریسکەدارن ئاگادار بە. بەڵام ئەکتینایدەکان بە زۆری تشک دەرن. باشە؟ چالاکی کیمیاییەوە وەک توخمەکانی کۆمەڵی چەندە جەماعەت؟ توخمەکانی کۆمەڵەی دووەم. توخمەکانی کۆمەڵەی دووەمەکەم نەنووسیوە وەکو توخمەکانی کۆمەڵەی دووەمە کە پێیان دەگوترێت کانزا ئەلکالیە زەمینیەکان و باری ئۆکسانی موجەبسەیان هەیە. ئەگە باس لە ئەکتینەکەی دەکان بکەین هەر هی کەرتی یەکە تقریباً کۆمەڵەکان ژمارەی توخمەکانی 14 توخمە لە سۆریۆمەوە دەست پێ دەکات لە سۆریۆم لە لۆرانسیۆمەوە 103 کۆتایی پێدێ دەکەونە شوێوە دەکەونە 5Fەوە بەڵام ئەو دەکەویتە لانثانایدەکان دەکەونە 4F. هەمویان چنە جەماعەت؟ یەکێک لە سیفەتەکانی تشک دەرە. 4 توخمی یەکەم ثۆریۆم و پرۆتاکتیۆم و یۆرانیۆم و نیپتۆم بە سروشتی لەسەر زەویدا هەن بەڵام ئەوانی دیکە تەنها وەکو توخمی دەستکرد هەن. طبعاً بۆ دیاریکردنی خول و خشتۆک و کۆمەڵە لە خشتۆکی دیدا جەماعەت کۆمەڵی دیاری نەکراوە پێویست ناکە کۆمەڵی خشتۆکی ئێف دیاری ناکەی بەس خولی دیاری دەکەی بەس خول لەگەڵ خشتۆکی دیاری دەکەی. خول و خشتۆک چۆن دەزانی خشتۆکی ئێفە؟ ئەوەی کە پرسیاری تێدا لە پێداچوونەوەی بەندی و لە ڕاهێنانی کارپێکەری تەنها ئەوەی بزانە هەر کاتێکی کە ئێف طبعاً حاڵەتی شازمان هەیە ئەمە باس لە حاڵەتی شاز ناکەم بەس ئەوەی کە لە کتێبی باسکراوە هەر کاتێکی ئێف 14 نەبوو کەمتر بوو لە 14 ئەوە خشتۆکی ئێفە. حاڵەتی شازیشمان هەیە بەس ئەمە لە کتابەکەیدا زۆر بە قوڵی نەچۆتە ناوێ ئەتۆ چکە ئەگەر بچیە سەر تەفاسیلی خشتەی خولی کاتێکی زۆری دەوێت. ئەوە بەنسبەت خشتۆکەکەی. خولەکەش جەماعەت خول دوو ڕێگا هەیە یان ڕەقەمی پێش ئێفەکەی کۆی دوی دەکەم یان ئەو یاسایی کە پێم گوتی تەماشا دەکەی کام ڕقەمە لە هەمووی گەورەتر بێ خولی ئەوەندەیە ئەوە بوو هەموو توخمێکی ڕاستە. باش ئێستا ڕاهێنانی کارپێکەری جەماعەت پرسیارەکەی داوە ئەگەر تەماشاکەی لە لای خۆت سەیری بکە ڕاهێنانی کارپێکەریەکەی هەل دەکەین. ئێستا دەڵێ تەمان ڕێزبوونی ئەلیکترۆنی داوە دەڵێ پێم بڵێ ئەو توخمە خول و خشتۆک کۆمەڵی چێ و سیفەتەکەی چیە؟ یەکەمیان ئەوە لە لای ئێوە ئەگە دیار بێ زینۆن 4F14 5 دینۆ 6S1 5 دینۆ 6S1. ئەگەر جەماعەت تەماشاکەی لێرەدا چ نەقسی هەیە؟ ئەو دیە نەقسی هەیە ڕاستە ئێستەکەش نەقسی هەیە بەڵام هەر کاتێک دی نەقسی هەبێ ئەتو حساب بۆ دیەکەی دەکەی یان هەردووکیان هەر کاتێک دی و ئێستەکە پڕ بوو ئەتو لەو حاڵەتەشدا هەر حساب بۆ دیەکەی دەکەی کە لە دوای یەکتر هات بوون. ئێستا ئەوە خشتۆکی دیە لەبەرەوەی دی نەقسی هەیە خشتۆکی دیە. هەر کاتێکی خشتۆکی دی بوو جەماعەت
بۆ کۆمەڵی چ دەکەی توانی دی و ئێسەکەی کۆ دەکەیەوە توانی دیەکەی نۆیە ئی ئێسەکەش یەکە ئەوە کابێ کۆمەڵەکەی چەندە کۆمەڵەکەی دەیە خول جەماعەت گوتت لە خولدا مامۆستا پێت گوتوم گەورەترین ڕقم چەندە 6 کابێ لە خولی 6 باشە بەو شێوازەی خولەکە و خشتۆک و کۆمەڵەکەمان دیاری کرد نمونەی بە ئاسانە ئەو بابەتە جەماعەت ماڵی دەرەجە هێنانەیە ئەگە سیرکەی نیۆن 3s2 3p5 ئێوە گوتت مامۆستا هەر کاتێک بە پی کۆتای پێات خشتۆکی پیە ئەدی کۆمەڵا جەماعەت گوتت مامۆستا لە خشتۆکی پیدا بۆ کۆمەڵی توانی s و p کۆی دەی دەکەم توانی s و p 2 5 حەوت کۆی دە حەفدە کۆمەڵی حەفدەیە باش اینجا خول گوتت مامۆستا خول گەورەترین ڕقم هەردووکیان سێکەوە بێ خولی سەیە ئەگەر سیفەتەکەشی ویست ئەوە لە لای خۆت حەلکراوە بەس بۆ منە سیفەتی بێ کلۆر کۆمەڵی حەفدەیە چاڵاکە بەڵام ناکانزایە ئەوە یەکەمیش ئەوە سەر بە کۆمەڵی دێ و چاڵاکی کیمیایی نزمە ئەگەر جیمی حەلکەین مامۆستا جیمیشمان بۆ حەلکە بەسەر چاوەها ئەوە جیم تەماشاکە جەماعەت دەڵێ نیۆن 3s2 3p6 ئەتو مامۆستا بە منت گوتووە هەر کاتێکی لە پی کۆتایی پێ بێت هەر کاتێک لە پی کۆتایی پێ بێت خشتۆکی پێکەوە و خشتۆکەکەم زانی خشتۆکی پیە جەماعەت خشتۆک سەری مارەکەیە سەری مارەکەت گرتەوە خشتۆکەکە زانیتەوە کۆمەڵە گوتت مامۆستا توانی پی کۆی دەی دەکەم s و p s2 p6 ئەوە چەند ئەوە هەشت کۆی دا ئەوە هەشدە ئەوە هەشدە بۆ خولی خول مامۆستا گەورەترین ڕقم چەندە سێ گەورەترین ڕقم سێیە 3s2 3p6 طبعا ئەوە کۆمەڵی هەشدەیە هەر کاتێک کۆمەڵی هەشدە بوو ئەوە دەبێت لەبەر دەبێ کۆمەڵی هەشدەیە بۆ خۆت بیزانی کۆمەڵی هەشدە بوو ئەوە گازی خانەدانە و چاڵاکی کیمیاییان نزمە باشە جەماعەت نمونەی دال حەلکەین دال تەماشاکە جەماعەت نووسراوە زینۆن 4f6 6s2 ئەگەر تەماشاکەی مامۆستا گوتت بە شێوازێکی گشتی تەبعەن لە کتابەکەش لە پێداچوونەوەی بەندی لە کەرتی لە ڕاهێنانی کارپێکەری هەر بەو شێوازەیە و هەر کاتێکی f4 دەنەم خشتۆکی ئێفە ئێستا f6 کەوابێ ئەوە خشتۆکی ئێفە کارە گەورەکەم ئەنجامدا دیاریکردنی خشتۆکی لە هەمووی زەروترە کۆمەڵە گوتت مامۆستا کۆمەڵە تاوەکو ئێستا دیاری نەکراوە کۆمەڵەکان بەس خولەکە گوتت خولەکە مامۆستا ڕقەمی پێش ئێفەکەی کۆی دوو دەکەی 4 کۆ 2 6 یان ڕێگا ئاسانەکە ڕێگا خۆشەکە کام ڕقەمە لە هەمووی گەورەترە شەشەکە کەوابێ خولی چەندە جەماعەت خولی 6 باشە طبعا هی خولی 6 کامانەنە لانثانایدەکانن حوتیش ئەکتینایدەکانن لانثانایدەکان کانزان و کیمیاییانە چاڵاک و توخمێکە توخمی ئەگەر ناوی توخمەکەی لێت داواکە مەطلوب بکات ئەوە دەبێت چ داتێ دەبێت خشتەی خولیت داتێ بەڵام ئەگەر چاڵاکیەکەت لێ داوا بکات دەی بۆ خۆ بزانین کۆمەڵەیەکەم و دووەم کانزان سێ تا یعنی توخمە گواستراوەکان ئەوانش هەر کانزان اینجا ناکانزا و نیمچە کانزا و کۆمەڵی حەفدە دەرچی هەر ناکانزای و زۆر چاڵاکە کۆمەڵی هەژدە دەرچوو هاڵۆجینە و کەم چاڵاکە ئەوانە دەیە بزانی باشە بە تایبەتی کۆمەڵی یەکەم دەرچوو زۆر چاڵاکن کۆمەڵی یەکەم و دووەم کۆمەڵی حەفدە دەرچی ئەوە ناکانزایە و زۆریش چاڵاکە ئەدی کۆمەڵی هەژدە ناکانزایە و کەم چاڵاکن بە تایبەتی ئەو چوارانە دەبێت زۆر باشی بزانین سادەیان ڕاهێنانی کارپێکەری هەل دەکەین ڕاهێنانی کارپێکەری ئەگە بین حەلی بکەین ئەو پرسیارەی یاڵا لەگەڵم بە بابا ئەگەر لە لای تۆش جوان لە لای خۆت هەیە لەسەر کتابەکەی بەس لێرە ئەگە جوان دەرنەچوو بێ دووبارە دەینووسمەوە 2s2 2p5 جەماعەت مامۆستا گوتت گەورەترین شت و مهمترین شت ئەوەی خشتۆکی دیاری بکەم یاڵا خشتۆکی چیە جەماعەت خشتۆکی پیە لەبەرەوەی بە پی کۆتاییاتەوە خشتۆکی پی
مامۆستا گوتت ئەگەر خشتۆکی پی بێ بۆ دیاریکردنی کۆمەڵەی توانی پی و ئێسەکەی کۆ دەکەمەوە کۆی دەی دەکەم توانی پی و ئێسەکە دوویە پێکەش پێنجە ئەوە حەوت کۆی دە حەفدە کابێ کۆمەڵەی حەفدەیە کۆمەڵەی حەفدە اینجا خول مامۆستا ڕێگە ئاسانەکەمان هەیە گەورەترین ڕقم چەندە دوو کابێ لە خولی دوویە کۆمەڵی حەفدە دەرچۆت جەماعەت بەبێ ئەوەی کۆمەڵی حەفدە چییە ناکانزایە و زۆر چاڵاکە باشە ناکانزایە و زۆر چاڵاکە ئەوەتە تخمەکە لە خشتۆکی پیە لە خولی دووەمە لە کۆمەڵی حەفدەیە و هاڵۆجینە تەبعەن کۆمەڵی حەفدە هاڵۆجینەکانن فلۆرە و ناکانزایەکی زۆر چاڵاکە بائی با حەلکەین جەماعەت با ئەگەر بائی حەلکەین دەڵێت بابی نووسمەوە ئەی ئار سێ دی دا چوار ئێس یەک ئێستا جەماعەت ئەوەیان خشتۆکی دیە بۆ مامۆستا ئاخر ئەوەنی دیەکە ئێسەکە نەقسی هەیە تەواوە قسەکە جوانە بەس لە ئەسڵدا ئاوانە بووە ئەوە لە بنەمای ئۆف با و لای داوە لە بەندی چوارەمیش خوێندمان لە ئەسڵدا چۆن بووە سێ دی نۆ چوار ئێس تو بووە هاتووە چی کردووە ئەلکترۆنێکی داوەتە بەو دیەی بۆ ئەوەی چ بێ بۆ ئەوەی ببێت بە تێر لەبەرەوەی دی بە چەندی تێر دەبێ بە دەی ئەی بە چەندی نیو تێر دەبێ بە پێنجی بۆیە لە ئەسڵدا ئەو نوێ نەقسی هەبووە کەوابێ داوێتی بۆ بەچی ئەلکترۆنێکی داوەتە دەبێتە سێ دیدا چوار ئێس یەک ئاوای لێ هاتووە وەکو ئێستا کە دەیبینی یان حاڵەتی کەمان هەیە بۆ نمونە ئاوا نووسراوە ئەوە بەس بۆی بیزانی دوای لەلای خۆت ڕەشی بکەوە بۆ نمونە نووسراوە سێ دی پێنج چوار ئێس یەک ئێستا ئەوەشیان لە ئەسڵدا ئاوا نەبووە لە ئەسڵدا ئەو دیە چوار بووە ئەو ئێستا دوو بووە ئەلکترۆنێکی ئەوە بە دیەکەی بۆ ئەوەی ببێتە نیم چەتێر باشە ئەوە دەبێتە نیم چەتێر ئەوەش دەبێتە نیم چەتێر تەواو کەوابێت لە ئەسڵدا ئەوە چوار بووە ئەلکترۆنێکی پێدراوە ئینجا بۆ بە پێنج بۆیە ئەوەش خشتۆکی دیە باشە هەر کاتێکی بۆ نمونە ئەوە دە بە یەک بوو یا بۆ نمونە پێنج بە یەک بوو ئەوە هەر خشتۆکی دیە یان هەردووکیان پڕ بوون ئەوەش هەر خشتۆکی دیە بۆ نمونە دیەکە دەبێت ئێسەکەش دوو بێ ئەوە بە خشتۆکی دی حسابی دەکەین باشە ئەو تێبینانە لە لای خۆت بنووسە باش بابینەوە سەر بابەتەکەی گوتمان چ خشتۆکێکە خشتۆکی دیە خشتۆکی دی واتە کانزایە ئەوە تەواو زانیم خشتۆکی دیە کانزایە کۆمەڵی چەندە گوتت مامۆستا لە کۆمەڵیدا لە خشتۆکی دیدا توانی دی و ئێسی کۆ دەکەمەوە دی دەیە کۆ توانی ئێسیەکە کەوابێ 11 ئەدی لە خولیدا جەماعەت گوتت مامۆستا گەورەترین ڕقم چەندە گەورەترین ڕقم چوارە کەوابێ خولی چوارە ئەگە تەماشاکەی تخمەکە لە خشتۆکی دیە لە خولی چوارەمە لە کۆمەڵی 11 تخمی گواستراوایە بۆی پێی دەگوترێت کانزا بەڵام چاڵاکیان کەمە ئەگەر جیمی حەلکەین جەماعەت KR5S1 KR5S1 تەماشاکە بابە ئەوە بەس ئێسم هەیە کەوابێت تەواو کەشفەوە خشتۆکی ئێسە خشتۆکی ئێس باشە کۆمەڵە گوتت مامۆستا لە خشتۆکی ئێستا سەر توانەکەی چەندە یەک کەوابێت کۆمەڵەی یەکە خولی چەندە گەورەترین ڕقم پێنجە خولی پێنج بەبێ ئەوەی تەماشاکەی کاکە کۆمەڵی یەک دەرچووە کەوابێ کانزای ئەلکالیە و چاڵاکیان زۆر زۆرە و کانزانە باشە ئەو تا خشتۆکی ئێس خولی پێنج کۆمەڵی یەک کانزای ئەلکالی ڕۆبیدیۆمە بۆ ناوی تخمەکەی پێویست بە خشتەی خولیە بەس بۆ سیفەتەکانی دەبێ خۆت بیزانی کانزایە و چاڵاکی کیمیایان بەرزە کۆمەڵی یەکەم و دووەم چاڵاکی کیمیایان بەرزە بەڵام هی کۆمەڵی دووەم کەمترە لە هی کۆمەڵی یەکەم ئەوە ڕاهێنانی کارپێکەریەکەشمان هەل کرد کۆتاشت با پێداچوونەوەی کەرتەکەشتان بۆ هەلکەم پێداچوونەوەی کەرتی دووەم لە بەندی پێنجەم یەکەمیان دەڵێ ئەو خشتۆکانی خشتەی خولی چین کە پەیوەندی
لە نێوان ڕێزبوونی ئەلکترۆنی توخمەکان و شوێنەکانیان لە خشتۆکی خولیدا دەردەخەن. چ بوون جەماعەت؟ خشتۆکەکان بوون. ئەمە چوار خشتۆکمان هەبوو: S و D و P و F. باشە؟ S و D و P و F. ئەوە تا S و P و D و F. پرسیاری دووەم پرسیارێکی گرینگە، دەڵێ ئەو ناوانەی دەدرێنە پاڵ ئەو کۆمەڵانە. ئەو پرسیارە گرینگە جەماعەت بیزانە. کۆمەڵەکەم پێی دەڵێن چی؟ کانزا ئەلکالیەکان. کۆمەڵە دووەم کانزا ئەلکالیە زەمینیەکان یان کانزا گەڵی ئەلکالیەکان. کۆمەڵی 3 تا 12 توخمە گواستراوەکان. کۆمەڵی 7 هاڵۆجینەکان. کۆمەڵی 8 گازە خانەدانەکان. باشە؟ پرسیاری سێش دەڵێ پەیوەندی نێوان ڕیزبوونی کۆمەڵە و ڕەنووسەکەی توخمەکانی خشتۆکی S و P و D چیە؟ ئەوە دیاریمان کردووە پەیوەندی نێوان ڕیزبوونی کۆمەڵە و ڕەنووسی توخمەکان پەیوەستە بە زۆربوونی بارستەی گردیلەی هەر توخمێک و ڕەوشتی لێکچووەکانی. بەس ئەمە پرسیاری چەند گرینگە؟ پرسیاری 4 و 5 پرسیارێکی گرینگە. دەڵێ بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەیت، ڕیزبوونی ئەلکترۆنی دەرەکی بەس دەرەکی دەوێت. توخمێکی کۆمەڵی 15 خولی 4ەم بنووسە. کۆمەڵی 15 خولی 4ەم. کەوابێ یەکەم جار جەماعەت ئەمن دەبێت دیاری کەم چ خشتۆکێکە. 15 چ خشتۆکێکە؟ خشتۆکی پیە. 13 تا 18 پیە. کەوابێت چ دروست دەکەم؟ S و P-یەکی دروست دەکەم. گوتم هەر کاتێکی بۆ خۆی خول و کۆمەڵیدا بوو ژمارەی کۆمەڵی ناقص دەی دەکەین. کەوابێ 15 ناقص 5 دوی لەسەر ئێسەکەی دادەنێم ئەوەی مایەوە بۆ سەر پیەکەی. تەواو؟ دەڵێ خولی چەند؟ خولی 4ەم. کەوابێ لە ژێر لە پێشی هەردووکیان دەنووسی 4. باشە؟ ئەوە ئەلکترۆنی دەرەکیەکەیەتی، ئەو داوای ئەلکترۆنی دەرەکی کردووە، بەڵام ئەگەر ویستت گازی خانەدانشی بۆ بکەیت ئەوە گازە خانەدانەکەشێتی. بەس ئەوەی کە مەطلوبە ئەو تەنها داوای ئێرێ کردووە. باش. پرسیاری پێنجەمیش ئەویش پرسیارێکی گرینگە. دەڵێ بێ ئەوەی سەیری خشتەی خولی بکەیت، خول و خشتۆک و کۆمەڵی ئەو توخمەی دیاری بکە کە ڕیزبوونی ئەلکترۆنیەکەی بەم شێوازەیە. دەڵێ AR 3D حەوت AR 3D حەوت 4S2 4S2. جەماعەت ئەوە چی نەقسی هەیە؟ دیەکەی نەقسی هەیە. کەوابێ هەر کاتێکی دی نەقسی هەبێ ئەوە دەڵێن خشتۆکی چییە؟ خشتۆکی دی. ئەدی کۆمەڵە مامۆستا فێرت کردووم لە کۆمەڵەدا توانی دی و ئێسی کۆ دەکەمەوە. توانەکان چەندە؟ 7 و 2 9. کەوابێ کۆمەڵی نوێ. ئەدی خول مامۆستا یان ڕقەمی پێش دیەکەی کۆ یەک دەکەم 3 کۆ 1 4 دەکە، یان گەورەترین ڕقەم چەندە؟ 4. کەوابێ خولی 4ە. خولی 4ە. باشە؟ ئەوەش وەڵامەکانیەتی. بەو شێوازەی کۆتاییمان بە خشتۆکی P و F شێنە. لەوانەیەکی تردا هەر 4 خشتۆکەکەی لە ڤیددیۆکیدا بۆتان کوور دەکەمەوە و جیاوازی هەر 4تان بۆ دەکەم چۆن ئەگەر پرسیارت هاتە پێشێ زۆر بە ئاسانی لێکی زیاب بکەیتەوە. هیوادارم سووتان لێبینی بێت. تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.